بینەرانی ئازیزی ئەنارتی ئەم کاتتان باش. دوای ڕووداوەکانی 19 نیسانی شاری سلێمانی و هەڵکوتانە سەر زانکۆی سلێمانی و دوورخستنەوەی ژمارەیەک مامۆستا و خوێندکاری زانکۆ بۆ ناوچەی قولەڕیسی، نیگەرانی و تووڕەبوونێکی زۆر لە ناو خوێندکارانی زانکۆی سلێمانیدا بەدی دەکراو. ئەوەی تووڕەبوونی خوێندکارانی زیاتر کرد، سکاڵای ئەفسەرێکی ئاسایش بوو لەسەر دوو خوێندکار و مامۆستایەکی زانکۆی سلێمانی. ئەم ڕۆژ زیاتر لە 20 خوێندکاری زانکۆی سلێمانی بەشی یەکەمی سکاڵاکانیان تۆمار کرد لە سەرپەرشتیارانی ئەو هێزەی هەڵیان کوتایە سەر زانکۆی سلێمانی. لە تاوتۆی ئەم ڕۆماندا تیژ دەخینە سەر ئەم مەسەلەیە و چەند پرسێکی تری تایبەت بە چینی خوێندکار و چاوەڕوانیەکانیان لە حکوومەت و دەسەڵاتداران. بۆ تاوتۆی ئەم ڕۆمان میوانداری کاک دلێر عەبدولخالقمان کردووە، خوێندکاری زانکۆی سلێمانی. کاکە دلێر بەخێر بێت. گەر لەوێ دەست پێ بکەین، وەکو دەزانین تۆ جگەلەوەی کە خوێندکاری زانکۆی سلێمانیت ئەندامی گروپێکیت بە ناوی گروپی زانکۆی سلێمانی یاخود گروپی خوێندکارانی زانکۆی سلێمانیەوە. دروستبوونی گروپێکی ئاوا بۆچی دەگەڕێنیتەوە؟ هەڵتۆقین و هاتنەکاوی گروپی زانکۆی سلێمانی پەیوەستە بە و بارودۆخە ئیستیسنا و ناجێگیرە سیاسی و ئەمنی کە لە دوای هەفتەی شوباتەوە لە سلەیمانی دروزە بێ کە سەرکێشێ بۆ کوشتنی خەڵک، کە سەرکێشێ بۆ بە ئاسان کوشتنی ئینسانەکانی ئێمە، کە سەرکێشێ بۆ بێڕێزیکردن بەرامبەر مافەکانی ئینسان، کە سەرکێشێ بۆ بێبەهاگرتنی ژیانی خەڵک. ئەم گروپە لە ناو زانکۆی سلێمانی و لە ناو موسسەیەکی گرنگی علمی و معریفی لە کە زیاتر لە 26,000 خوێندکاری هەیە، جگە لە ژمارەیەکی بەرچاو مامۆستای بەڕێز و فەرمانبەر دروست ئەبێ بۆی تعبیر لە ناڕەزایەتی توێژی خوێندکاران بکەوە. خۆشتەزانی ئەم خوێندکارانە و نەوانن کە لە ئایندەدا لە جمگە سەرەکیەکانی دەوڵەتدا مشارەکە دەکەن، بۆیە لەم کاتە حساسدا کە خۆتەزانی هەم خوێندکارەوە هەم قاچشی لە قاچی گەنجێتیدایەوە، گەنجی مەسئولێتی گەورەی لە هەموو کۆمەلگاکان لەسەر شانە گروپی زانکۆی سلێمانیمان دروست کرد. ئەم گروپە لەبەر ئەنجامی مۆزوعێکی ئیستیسنا بوو کە لە سلێمانی ڕوویدا، بەڵام لە هاوکاتیش وەڵامدانەوەی بەشێک لەو بابەتە نێگەتیڤ و پاسیڤانە بوو کە لە هەرێمی کوردستان خۆتەزانی لە کایەی چالاکیە مەدەنیەکاندا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی حەز بە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێکخراوی خوێندکاری و لاوانیان دروست کردووە کە بەشێکی زۆر لە داهات و بودجێ ئەم وڵاتە بە ناوی خزمەتکردنی خوێندکاران و گەنجانەوە وەردەگرن لە کاتێکدا ناتوانن بێن خزمەتی ئەم توێژانە بکەن و لە خەم و ئازارەکانیان کۆبکەنەوە، کەم و کاسەکانیان بپرسن بە هاوکات خزمەتێکی بەرچاویەمانە بکەن. بۆیە ئەو گروپی ئێمە ینی هەوڵیدا هەم تعبیر لەوە بکە و هەمیش بتوانێت بێتە چەترێک بۆ کۆبوونەوەی خوێندکارەکان بەبێ لە بەرچاوگرتنی مەسائلی حەزبی. ئەزانی بەرگریکردن لە ئینسان پەیوەندی نییە بە بەرگریکردن لە لایەنێکی سیاسیان. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە زانکۆی سلێمانی هەڵوێستی هەبووە لە بەرامبەر ئەوەی پێمان وایە ئینسان لەم وڵاتەدا هێڵی سوورە، ئینسان هێڵی سوورە، نە هێزێکی سیاسی و ئایدۆلۆژیایەکی سیاسی و ئایدیایەکی سیاسی. بەڵێ کاکە دلێر، ئێوە هەمیشە یاخود خوێندکارە بێلایەنەکانی زانکۆی سلێمانی هەمیشە باس لەوەکەن کە حزب دەستی بەسەر زانکۆدا گرتووە تا ئێستاش دەستی حزب لە ناو زانکۆدا نەبڕاوە. بەڵام باس لەوە دەکرێت کە گروپەکەی ئێوە بڵین لەلایەن بیرێکی یاخود با بڵین لەلایەن لایەنێکی سیاسی دیاریکراوە ئاراستە دەکرێت و گروپێکی خۆڕسک نییە، بەڵکو گروپێکە بە مەبەست پێکێنراوە یاخود دامەزراوە و دەستێکی حزبی لە پشتەوەی. وەڵامتان چییە؟ ئێمە خۆمان ئازاد کرد بێ ئەوەی چاوەڕێکین کەسێک ئازادمان کە. ئەو گەنجانەیە و خوێندکارانی ناو گروپی زانکۆی سلێمانی کۆبوونەوە هەمووی ئایدۆلۆژیای سیاسی خوانەیە، هەمووی لە کاتی هەڵبژارنەکانە دەنگ بەلایەنێکی سیاسی دەن، هەمووی خەمێکی گەورەی جڤاتی ئەم کۆمەلگای کۆکردوونەتەوە. تێگەی بەڵام خۆڕستکیەکەی لەوە بوو ئەم گروپە حەدەسێک دروستیەکە، سمبولەکانی ئەم گروپە خەڵک هەڵبژاردننی بۆ ناکە لە دەوری گوتار و لەژێر کاریگەری ئەمانە کۆ دەبنەوە لەبەر بەرگریکردنە لە مافی میلەتێک، نە لەبەر بەرگریکردن لە ئایدیایەکی سیاسی و ئایدۆلۆژیایەکی سیاسی. و ئێمە ئەو ڕخنانی کە پێشتر هەمان بوو بنمونە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پارتی دیموکراتی کوردستان لە دەستخستنە ناو کاروباری زانکۆ، دەخالەتی زانکۆ لەسەر ئەوە نەبوو کە نەتوانن ململانەی سیاسیان جۆرێک لە کێبەرکەی سیاسی لە ناو گەنجان و خوێندکارانی زانکۆش بوو. کێشەکە لەسەر ئەوەیە نابێ هیچ حزبێک، ئەم حزبە حزبی ئەلفە بایە جیمە دالە، نابێ ماف بەخۆی بدات لەسەر بنەما و پێوەری زانستی ئایدیای خۆی و نفوزی جەماوەری خۆی ناو زانکان
بچەقێنێ و بەهێز بکە مەبەستمان ئەوەیە کاتێک کە سەرۆکی زانکۆ دائەندرێت دەبێت لەسەر ئاستی مەهارەتی زانستی و پسپۆڕی زانستی و شارەزایی زانستی بێت کاتێک کە بەنمونە سەرۆکی بەشێ دائەندرێت کاتێک کە عەمیدی کولەیەک دائەندرێت ئەم خەڵکانە خەڵکێک بن ئیشمان بەوە نییە لە کاتی هەڵبژارنەکاندا ئەمانە چه ئایدیایەکی سیاسیان هەیە و دەنگ بە چ لایەنێکی سیاسیەدەن بەڵکو لە ناو مؤسسەیەکی زانستیدا بە پێوەری زانستی خەڵکێک بن کە توانای ئەوەیان هەبێ نەوەیەک بەرهەمبێنن نەوەیەکی چاوکراوە بێ نەوەیەک بێ خیارە سیاسیەکانی لەبەر دەست بێ بەڵام دەست بۆ کام خیارەیە بات ئەمان ئازادە بۆیە بە شێوەیە کە من ئەمەوێت دڵنیات بکەمەوە لەوەی ئەم قسانێکە ئەکرێ عادی ئەم جۆرە قسانە بکرێ بەڵام تۆمەتێکی بێ بنەمایە چونکە لانی کەم چالاکیەکانی ئەم ساڵی ڕابردوو ئەو کۆبوونەوە عەفەویەوە ئەو کۆبوونەوە ژمارە زۆرەی خەڵک دەری دەخاگەرەمە خۆڕسگنی ناوێکی ترم بۆ لێم بەڵێ کاکەت لێر دەمەوێت بێمە سەر ئەو مەسلەیەک لە سەرەتای کار و چالاکیەکانی ئێوە هەریەک لە سەرۆکی زانکۆی سلێمانی و وەزیری خوێندنی باڵا ینی بە شێوەیەک لە شێوەکان بە ئاشکرا پشگیریان لە ئێوە دەکرد بەڵام دواتر لە ناکاو ئەم پشگیریە نەکەر کاڵ بوو بەڵکو بە جارێک نەما هۆکارەکەی چییە بۆچی دەگەڕێنیتەوەتەوە لە سیاسەتدا چەند پێکەی پێوترێ دوافیقی یان دوالیزمی ئەم چەمکە لە ئیشکردنی ئەم دوو بە ڕێزێک ێساناوە تێنا ڕەنگی دایەوە تو ئۆزانی سەرەتا کە سەیری ئەوەیان کرد هیچ مەجاالێکی تیانە ئیرادە پەرتبووەکانی زانکۆی سلێمانی بە ڕەنگ و بۆ نەجیاوازەکانەوە کۆبوونەوە لە ژێرم چەترەیە بۆیە ئیشەکەیان ئەوە بوو کە بێن تێکەڵی ئێمە بن و لەگەڵ خەم و ئازارەکانی ئێمە یەک بگرن و بە شێوەیەکی ڕووکەش لە بەردەمی یعلام بڵێن ئێمەش لەگەڵەوەین بە ئەمە دوو شتیان جێبەجێ کرد یەکەم بە حسابی خۆیان پامێک دەنە دەرەوە کەم چالاکی لە دەرەوەی بیرکردنەوەی سیاسیانە و خەلفەتی سیاسێنێک ئەوانی داناوە دوم خوێکاران لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە بەڵام هەر شتێک لەسەر بنەمای ڕاستی و ڕازگۆیی نەبوو زوو کەشفە بێ هەر بە چەند ڕۆژێک دوای ئەوە داوای ئەوە لێمەکرا لە هەفتەی یەکەمی چالاکیەکانی زانکۆ کە ئێمە ئیتر ئەبێ بڕۆینەوە محازرات بخوێنین و ئیشەکانی ئێمە تەواو لە کاتێکدا شێمە تەواو نەبوو کوێ و داواکارانەی ئەو جفاتی لە ناو زانکۆی سلێمانی دروست کرد بوو ئەو داواکاران هیچیان جێبەجێ نەکرابوو لەو ڕۆژەوە ئیتر دەستیان بەوە کردگە داواکانی ئەوان جێبەجێ نەکەن بە هیچ شێوەیەک هاوکاری ئێمە ناکەن لە چالاکیەکان لە کاتێکدایان بە ئیرادەی خۆمان و بە یەکگرتووی هەموو خوێندکارانی زانکۆی سلێمانی کە دەڵام هەموو شێوەیەکی ڕەهایە بەڵام بەشێکی زۆری خوێندکاران بەبێ لە بەرچاوگرتنی ئیتیمای حەزبی ئێمە بەشداریمان لە چالاکیەکان کرد هەم چالاکیەکانی ناو زانکۆمان درێژە پێدا و هەم تێکەڵی شەقامیش بووین و ڕۆژانە ڕژاوی نەسەرای ئازادیەوە بۆ بەرگریکردن لە مافی خەڵک بۆیە لە ڕاستیدا ئەمانە ئەگەر نیەت باشی خۆیان نیشاندابێ نیەت باشیەکە پەیوەندی بەوەی ئازاتە حزبیەوە هەبوو کە لە پشت ئەوانەوە هەبوو بەداخەوە ئەوەش هەزوو بەڵێ کاکەت لێر وەکو دەزانین بڵین لە نۆزدەی نیساندا چالاکیەکانی گروپی زانکۆ خوێندکارانی زانکۆی سلێمانی لەگەڵ پەرچەکردداری لایەنەکانی دەسەڵاتدار پێنایە قۆناغێکی نوێەوە وەکو خۆتان باسی دەکەن هەڵیان کوتاوەتە سەران و پاشان ئێوەیان دوورخستۆتەوە بۆ شوێنێک لە دەرەوەی سلێمانی بە ناوی قوڵەڕیسیەوە پێم خۆشە بە کورتی باسێکی ئەو ڕۆژم بۆ بکەیت و ئەو شتانی بەرامبەر بە ئێوە کرا نۆزدەی نیسان ناما لەنا ڕۆژی سەروەری یاسا کەسی نەمانزانی ئەنجامەکەی ئەوە دەبێتە ڕۆژی زیندە بە چاڵکردنی سەروەری یاسا ئێمە لەو ڕۆژەدا بڕیارماندا بچینە بەردەمی دادگای سلەیمانی و ئەو ماڵ یاسای هەمومانە ئەو شوێنەیە حەق لە ناحەق ڕاستی لە چەوتی ماف خوراو بۆ ئەو کەسانە گەڕێتەوە کە مافیان خوراوە بەڵام ئێمە بەداخەوە سیناریۆیەکی ئەسکەری میلیتاریانیان بەسەردا سەپاندین کە ینی ئەو ڕۆژە ئێمە دووچاری پەرچەکردار و فیدباکێکی زۆر سەیری لایەنی ئەمنی سلێمانی بوون لە کاتێکدانەوە ئێمە ئەناسی ئێمە چل ڕۆژ پێش ئەوە خۆپیشاندانمان کردو چالاکیمان کردو هەموو ڕێکەکانمان ڕێکاری مەدەنی بووە بەگوڵ پێشوازیمان لە برایانی ئاسایش و پۆلیس و مرور و چالاکی مەدەنیەکان کردووە بەڵام هەر لە سەرەتاوە کە بەشێک لە مەفرەزەکانی ئاسایش ڕێگان بێ ئێمە گۆڕی و ئێمە ئیرادەی ڕۆشتمان لە دەست خۆمان نەما و ئێمەیان دوورخستەوە بۆ یەکێک لە لادیەکانی سنووری ئەطرافی سلەیمانی کە قولەرەی سیناوە و لەوێ دەست بەسەریان کردین من زۆر جارە موشەم بەکارهێناوە زیندە پاسیان کردین تەنانەت چونکە نیان هێشت جامی پاسەکانیش بکەینەوە و لەوێ بەڕاستی کۆمەڵە تهدیداتی زۆر سیر کراین یعنی لەوێ سوکاتی بە ئاینمان کرا لەوێ سوکاتی بە شخصیەتی ئینسانیمان کرا لەوێ سوکاتی بە شخصیەتی سیاسیمان کرا لەوێ یعنی مانایەک نەما بۆ ڕێزگرتن لە ئینسان لەو شوێنە یعنی بەداخەوە من زۆر داخەکەم لەوەی کە ئێستا ئێمە لەم سەردەمەدا گەشتبینە ئەوەی کە
خەڵکێکی پلەدارمان هەبێت لە مؤسسە ئەمنیەکانمان کە بەو شێوە مامەڵە لەگەڵ گەنجی خۆی بکە و بەو شێوە مامەڵە لەگەڵ گەنجانی ئەم وڵاتە بکات لە کاتێکدا ئەمانە کە خەڵکێکن پارێزگاری دەبێت ئەمنیت ئێمە بکەن ئێمە ئەو ڕۆژەمەمانزانی ئەم بەڕێزانی ئاسایشی گشتی سلێمانی ئێمە دەپارێزن تا گەینە شوێنەکە بەڵام لەوێ جگە لەوەی ئێمە دەست بەسەر کراین و ینی زۆر باش لە بەشێک لە هاوڕەکانماندرا لە مامۆستا بەڕێزەکانماندرا سوکاتی بە بەشێک لە فەرمانبەران کرا لیستێکیان ناو پێبووکێک لە ناوەکان ئێمەی تیابووین بەرەو زیندانی دەستگای زانیاریان بردین و ئەو شەوەکە لەگەڵ کاگڕێبینی ئەحمەدهەردی و مەجموعەیە خەڵکی تری ئازادی خواز ئێمە تا کاتژمێر دوای یەک ئازاد کراین بەڵام کێشەکە لەوەیە بوو ناقانونیەکی گەورە زۆر لەمەیە هەبوو یەکەم لە قانون ناشتێکە یە ڕوکنی مادی پێوتێ یعنی من لە ناو پاسا گیراوم هێشتا خۆپشاندانەکەم جێبەجێ نەکردو بنمونە وەگە وایە خوا نەخواستە ئینسانێک بەنیاز بە یەکێ بکوژێ کاتێک کە هێشتا مەسەلەن ئەو عادەتی ئەو ئامێری دەست نەکەوتۆ کە عملیەکەی پێ جێبەجێ بکە پۆلیس بیگرێ بڵێت تۆ بەنیازی ئەوە بووی خۆشتا شتەکە جێبەجێ نەبوو ئێمە تەنها لە ناو پاسدا ینی بەنیەتی خۆپشاندانجیە اینجا بە پێی یاسای خۆپشاندانیش کەم هەموو ناڕەزایەت جەماوەرێکی لێم بوو پێی یاسای خۆپشاندانیش ئەگەر کەسێک خۆپشاندان بکات لە دەرەوەی مۆڵەتی یاسای وەربگرێ هێزێکی بەڕێسێ ئەمنیەتی ئەمانە دەپارێزێ نەک لێیاندا و سوکایەتیان بکە ینی لە ڕاستیدا هەرچە لەم حاڵەتانە لەم پرسیارم لێکرێن نامەوێت بگەڕێمەوە سەر ئەو بیرەوەریانە چونکە زۆر بیرەوەری ئینسان هەژێنن وە بەڵێ کاکەت لێر من لەم بەرنامە ماوە کورتەدا ناتوانم لەسەر هەموو لایەنەکانی ئەو مەسلەیە بۆستم بەڵام هەوڵەدەم بە پێویست ینی بتوانم لایەنەکانی بخەمە ڕوو دوای ئەوەی ئێوە دوورخرانەوە بۆ قوڵە ڕیسی و لێتان دەستگیر کرا و پاشان دوای ماوەیەک بڵین ئازاد کران هەڵوێستی زانکۆی سلێمانی چی بوو لەم بارەیەوە مەبەستم هەڵوێستی سەرۆکایەتی زانکۆی سلێمانیە بەداخەوە هەڵوێستێکی زۆر نرێنی بوو ئەگەر زاکیرم هاوکاریم کاوە زانم لە 23 مانگ بوو بەیاننامەیەکیان بڵاو کردەوە لە بەیاننامەکەدا هەر وا نیشاندرا بوو کە خوێندکارانی زانکۆ پەلاماری یاساییشاناوە تاوەی ئێمە پەرچەکردارێکی بەهێزمان هەبوو بەرامبەر هەڵوێستا ئەگەر لە بەرواری 26 چواری 2011 ئەنجومەنی زانکۆی سلێمانی کۆبوونەوەیەکی نەئاسایی کرد بە ئامادەبوونی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەو کۆبوونەوەیدا بڕیاریاندا لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنن بۆ ڕووداوەکانی ناو زانکۆی سلێمانی واتەوە پاشنیوەڕۆی 19 نیسان ڕوویدا کە حرەمی زانکۆ بەزێنرا کە سوکاتی بە خوێندکاران کرا و هەر لەو بەیاننامەشکە و کاتە بڵاویان کردەوە ئەنجومەنی زانکۆی سلێمانی داوایان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کرد کە بۆ لێکۆڵینەوە و توێکاری لە ئەحداسەکەی قولە ڕیسی ئەوەی کە ڕفاندنی خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران وەزارەتی خوێندنی باڵا خۆی لیژنەیەکی بێلایەن پێک بهێنێ بۆی لێکۆڵینە لەم بابەتە بکات بەڵام تۆ سەیری ئەنجامە بکە بۆی خەڵکی ئێمەش ئاگاداری ئەنجامە بێ بۆی قسە لەسەر بێهەڵوێستی زانکۆی سەرۆکاتی زانکۆی سلێمانی ئەنجومەنی زانکۆی سلێمانی بکەین ئەو لیژنەیە کە پێکهێنرا بوو دوای 4 مانگ راپۆرتێکی ڕژنووسێکی بڵاو کردەوە کە لە ڕاستیدا ڕژنووسەکە پڕ بوو لە لایەنداری حەزبی یعنی بە زمانێک نووسرا بوو لە زمانی خەڵکێکی ئەکادمی یعنی بڕواتە بێ من هەستمە کرد خەڵکی زۆر سیاسی لە ئاستی بەرز لەگەڵیان دانیشتون یعنی وا وشەکانیان ڕنگڕێژ کرد بوو کە زیانێک بە دەسەڵاتی حزبی ئەم پارێزگای سلێمانی ئەو دەسەڵاتە نەگەێنێت وتەی ئەندامانی لیژنەکەش ینی گۆڕانکاری کرابوو ئەندامانی لیژنەی لێکۆڵینەوەی ڕووداوەکە بۆ خۆیان لە کەناڵەکانی ڕاگەیان تەسریحیاندا کە سەرلەبەر ئەوانە گۆڕاوە بۆ وێنە ئێمە چاوەڕێ بووین کە خۆمان وا تەخیر کرد داوای یاسایمان تۆمار نەکرد زانکۆی سلێمانی بە ناوی مؤسسە سکاڵا لەسەر ئەو هێزە بەڕێزانە تۆمار بکە کە پەلاماری زانکۆ ئەمە هۆکاری ئەوە بکەوە لە هەمان بەڵێ کاتدا سکاڵاتان بێگومان هۆکەی ئەوە بوو اینجا یەکشتی تر کە پەیوەندی بە ڕازگۆیی بەڕێز وەزیری خوێندنی باڵاوە هەیە کە من دەمێن بۆ تۆی باس بکەم ئێستا نزیکەی 5 مانگتی ئەپەڕێ بەسەر و کۆنگرە ڕۆژنامەنووسێدا کە لەبەر چاوی خەڵق قسەیان کرد تێگەیت بڕیاریاندا لیژنەیەک پێک بهێنن ئەوە ئەنجامی ئەو لیژنەی ناو زانکۆ دەرکەوت کە بچەند بەلایەنداری حەزبی شکایەوە ئەنجامی ئەوەی قولە ڕیسی تا سار پێ نەهێنراوە پێک نەهێنراوە لیژنەیە ئەمە تەرکیزە یان فۆکەسە خاتە سەر یەک خاڵ ئەویش ئەوەیە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کەسێکی دەستکورتە لە بڕیاردانی ئیداری و لاوازە بەرامبەر سیاسەتی و حەزبی ئەو دایناوە یەکێک لە مشکلەکان کە لە هەرێمی کوردستان هەمان بوو ئێمە دڵخۆشێکی گەورەمان هەبوو بەوەی پیاوێکی وەک دکتۆر دلاوەرە بێتە وەزیری خوێندنی باڵا چونکەوە کەسێکی تەکنۆکرات ناسی بوومان بەڵام دیارە خەلەلەکە لە سیستەمە کە ئەوی شیوا لێکرد نەتوانێت بڕیارێ بدا یعنی لانی کەم ئێمە خوێندکاری زانکۆی سلێمانین ناکرێ یان نابێ وەزیری خوێندنی باڵا خۆی لەم هەموو سوکاتێک کە بە ئێمە کرا ببوێرێ و تا ئێستا لێکۆڵینەوەیەکی نەکرد بەرامبەر ئەو هێزە ئەگەر ئێمە خەتابارین وەگەر ئێمە زیانمان بە ئاسایش گەیاندووە زیانمان بە دەستگاکانی ئەمنی ئەوە
ئەوە یاسا هەیە با مەجرای خۆی وەرگێ وەگەر ئەوان زیانیان گەیاندووە یاسا هەیە و با سکاڵا یاسایان دەشتۆمار بکرێت. وەڵی کاکە لێر وەکو دەزانین دوای ماوەیەک لەو ڕووداوە ئەفسەرێکی ئاسایشی سلێمانی سکاڵای لەسەر تۆ و کاک ئازا ئیبراهیمی هاوڕێت و دکتۆر شێرکۆ تۆمار کردووە. هۆکاری ئەم سکاڵایە چییە و دەمەوێت لەسەر ئەوەش قسە بکەم زانکۆی سلێمانی چۆنە قبول دەکات ئیجراعات بەرامبەر دوو خوێندکار و مامۆستایەکی دابکرێت لە کاتێکدا ئێوە بڵێنۆکو خۆت لە قسەکانتە ئاماژەت پێدا گەر بۆ تاوانێکش ڕۆشت بێتن ئێوە هێشتا تاوانەکەتان ئەنجام نەداوە. من پێم خۆش هەر لەم بەرنامەی خۆتە یەکێک لە سەرۆکاتی زانکۆیان لە ئەنجومەنی زانکۆ بانکی وەڵامی و پرسیارەت باتەوە ئاخۆ زانکۆی سلێمانی بۆ ئەوەندە ئازایە لەوەی خێرا سکاڵایەک لەسەر دوو خوێندکار و مامۆستایەکەی خێرا ئیمزایەکەن هەر بە یەک دقا ئەگەین و خوێندکار ئاگادارکردنەوە کەشتان لە سکاڵەکە بڵێن دواکەوت بوو زۆر بەپەلە بوو ئەوەش ئێمە دواکەوت زۆر بەپەلەیەمیان تەسلیمی هین کرد تەسلیم بنکانی پۆلیس کرد بەڵام ئایا بووە کەم تەرخەمن لە بەرامبەرەوەی ئەی باشەم هێزی ئەمەی بەرامبەرەوە کردو نابێ یەکێک لێمان پرسێتەوە ئایا ئەمە بێخاوەنین ئایا لەو زانکۆی دەژین کەس دەخوێنین وەژیانەکەین کەس نە لێمە پرسێتەوە ئەمە زۆر گرنگە کە لەم پرسیارەدا ئەمە وەڵامەکە وەربگرینەوە بەڵام سکاڵا تۆمارکردنی ئەو ئەفسەرە بەڕێزێکی ئێستا ناوتێنە ئێمە زۆر بە ئاسایی دەبینین چونکە هەر بەڕێزێک بگاتەوە قەناعەتی پەنا بەرێ بۆ دادگا و بماڵی یاسا و کێشەکانی خۆمان لە دادگایەک لای بکەینەوە من هەز دەکەم نێتێکی باش لە پشت ئەمەوە هەبێ هەموو جارێک بۆ لە هەموو حاڵەتێکدا پەنابردن بۆ دادگاکان ئیشێکی باشە و ڕێکارێکە کە خزمەتێکی گەورەیە بە ئاشتی کۆمەڵایەتی و عیلاقاتی کۆمەڵایەتی و پێکەوەژانی کۆمەڵاتی گەێنێ بەڵام لە ڕاستیدا سەیرە تۆ خەڵکت کردوتە قوربانی کەچی سکاڵا لەسەر قوربانی تۆمارەکە یازانی من ئەو ڕۆژ کاتێکدا لە راپۆرتەکانیشدا دان بەوە دانراوە کە حرەمی زانکۆی سلێمانی شکێنراوە بەڵێ ئەمە خۆیان دانێ پیاناوە یعنی ئەو لیژنەیە کە زانکۆ دروست کرد خۆی دانی پیان ناوە ئەو بەڕێزە داوای یاسای لەسەر ئێمە تۆمارکردن بە ڕوحێتێکی زۆر فراوانە و چوونە بەردەمی دادگا و ئێستاش چاوەڕێن دادگای بەڕێست ئەمریک فەرمێ لەسەر ئێمە و ئامادە ئەبین هەموو بەڵگە و دەلایلی ئێمە هەر تۆمەتێک کەخوا ئەو باز لەوە کات لێر بڵێ سکاڵاکەی بڵێن ئەو ئەفسەری ئاساییشە لەسەر چییە ئێوەی بەچی تۆمەتبار کردووە بەشێکی زۆر لە سکاڵاکە لەسەر منە و بەشێکی کەمیشی لەسەر بەڕێز دکتۆر شێرکۆ و کاک ئازا ئیبراهیمە ئەو من پەیوەندی بۆ هەیە کە ئەو چالاکیانی لە ناو زانکۆی سلێمانی کراوە ئێمە لێی بەرپرس بووین بەتایبەت لە هەڵواسینی ڕسمی ئەو بەڕێزە و پێی وایە سوکاتی پێکراوە و پێی وایە تەشیری پێکراوە ئێمە من بەتایبەت ئەوی پەیوەندی بە خۆمەوە هەیە هەرچی قسەیەکم کردبێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە ئەشیفکراوی مامە بە سەوت و سۆرە و بە خوێندراوە بۆیە لە ئێمە ناوەشێتەوە سوکاتی بە هیچ کەسێ بکەین ئەوە خەڵک دەزانێت چێ سوکاتی بەچێ کردووە و ئێمە ئامادەین لە بەردەمی دادگا بیسەلمێنین کە ئێمە ماڤە خۆمان نادەین سوکاتی بەگەس بکەین و هەموو خەڵکێکی ئەم کوردستانە خەڵکە پاسیڤ و خەڵکە نێگەتیڤ و باشەکانیش ئێمە ئەپارێزین و ڕێزیان نەگرن و احترامیان نەگرین هەر ئەمنەوەیکی ئێستا دروستە بێ ئەمنەوەیە پێی وایە کە دەبێت گۆڕانکاریەک بکرێ ئەو گۆڕانکاری ئەوەیە زۆر گرنگەکە ئێمە بۆ چارەسەرکردنی کێشەکانەوە بەشێک لە ملولانێک کۆمەڵایەتیانی کە ڕۆژانە دروستمانە بێ پەنابەرینە بەردادگا ومە بەشێکی تەبیعیەزێن بەڵێ کاکەت لێر ئەمڕۆ زیاتر لە 20 خوێندکاری زانکۆی سلێمانی بڵێن سکاڵیان تۆمار کردووە لەسەر سەرپەرشتیارانی ئەو هێزانەی کە هەڵیان کوتاوەتە سەر زانکۆی سلێمانی دەمەوێت وەڵامی تۆ لەو بارەیەوە بزانم سەبارەت بە دادگا بەڕێوەچوونی دادگا لەم کەیسەدا دادگا چۆن مامەڵی لەگەڵ ئەم کەیسەدا کردووە و تا چەند توانیوێتی بڵین گەر ئێوە زوڵمتان کردووە یان گەر ئێوە زوڵمتان لێکراوە مەسەلەکە بە شێوەیەکی باش و ڕێک و پێک یەکلا بکاتەوە ڕۆڵی دادگا لەم کەیسانەدا زۆر گرنگە ئەزانی ئەمەوێ یەک باکێ بکەم بگەڕێمەوە بۆ ڕۆژی 19 نیسان ئێمە کە چوینە بەردەمی دادگای سلێمانی ئەمانویست ئەو پەیامە بە دەسەڵاتی دادوەری بە دادگاکان بە دادوەرانی بەڕێز بمافناسان بگەێنین کە پێویستە سربەخۆی خۆیان پارێزن کە پێویستە یاسا بکەن بە وەسیلەیەک بۆ پارێزگاریکردن لە یاسا خۆی و پارێزگاریکردن لە خەڵک پێویستە ئەمانەتی ئەخلاقی و قانونی و مێژووی و ئاینی خۆیان پارێزن پێویستە کاتێک خەڵگە کوژرێ ئەمانە قسەیەکی بکەن دادگاکان لە کاتی مردنی خەڵکە لە کاتی کوشتنی خەڵکە لە کاتی سوکاتیکردن بە خەڵکە قسەیەکیان نەبێ من ئەمەوێ بپرسم لە ڕێم کەناڵەیەوە چ گرنگیەک ئەمێنێ بۆ بوونی دادگاکان ئایا دادگاکان تەنها بۆ یەکراون کە گرێبەستی زەواجی تیا ئەنجام بترێ یاخود دادگاکان ئیشیان ئەوەیە کاتێک نەحەقێک بەرامبەر خەڵکێک کرد ئەمانە هەڵوێستیان هەبێ پەیامی گرنگی ئێمە ئەوە بوو کە پەنابەرینە بەردادگاکان بۆی هەڵوێستیان هەبێ ئەم خەڵکانەی لەم سلکەی ژەکەن زۆر گرنگن و ئەمانەتێکی گەورەیان لەسەر شانە پێویستە هەر بە ڕێزێک هەر کەسێک دەستی هەبووە لە تێکدانی ئەو وەزعە ئەمنی کە ئەو کاتە لە ئاسایشی سلێمانیدا هەبوو و هەروەها لە کوشتنی خەڵک
و هەروەها لە بریندارکردنی خەڵک لە کەم ئەندامکردنی خەڵک لە سوتاندنی جەرگی خەڵک لە دەستگیرکردنی خەڵک بەبێ بڕیاری دادگا لە ڕفاندنی خەڵک ئەمانە بەپێی دادگا بەپێی بڕگە و مادە و یاساکانی لە وڵاتە هەیە حکمیان بەسەرا ببڕێ یعنی من زۆر جار پرسیاری ئەوانە دەکەم ئەو بەڕێزانی لە دەسەڵاتی داوەری ئیشەکەن وە سوڵتەیان هەیە باشە کاتێک ئەم هەموو ئەتکردنە بە بڕگە و مادە یاسایەکانە بینن حەقنی هەڵوێستێکیان هەبێ کوا دەسەڵاتی کوا ئەو شتێکە پێی دەوترێ فەرمانگەی داواکاری گشتی لەکوێیە کەی لەسەر ئێمە دێتە دەنگ کەی لەسەرم وڵاتە دێتێت بۆیە تەرکیزی گرنگمان لەسەرەوەیە ئەگەر دادگاکان ڕۆڵی بێلایەن و سربەخۆی خۆیان پارێزین بێباکین لەوەی کە حەق سەرەکەوێ حەقیش لای هەر کەسێکە لای ئێمەیان لە بەرامبەرەکەمانە گرنگ سەرکەوتنی ئەو حەقەیە گرنگ ئەوە نیە بۆ کێمانە بەڵێ کاکت لێر دەمەوێت پرسیارێک بکەم هەرچەندە ینی بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە پێیوەست نەبێ بە تەوەری ئەمڕۆمانەوە بەڵام مەبەستمە وەڵامەکەت بزانم وەکو دەزانین لە ئێستادا بڵین دەستپێکردنەوەی دانیشتەکانی یان کۆبوونەوەکانی پێنجقۆڵی پێویستە بە شێوەیەک لە شێوەکان پێویستە بە جێبەجێکردنی چوار بڕیارەکەی سەرۆکی هەرێمە ئێوە وەکو چینێکی گرنگی ئەم کۆمەلگایە و هاوکات وەکو نوێنەرانی دەنگی ناڕازی لە زانکۆی سلێمانی دەکە خۆ دامەژەت پێدا زیاد لە 26,000 خوێندکاری هەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تا چەند پرسوڕایان بە ئێوە کردووە تا چەند گوێیان لە ئێوە کردو گەر بە کورتی وەڵام بیتەوە چکە دەڕۆمە سەر تەوەرەکەیت ئەمانەتێکەکە لای من هەیە بۆی بگوازم بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەیەوە لە پێش کشانەوەیان لە کۆبوونەوەکانی پێنج لایەنەکە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ چالاکوان و ئەکتیڤیستەکانی خۆپیشاندانەکان کە بەشێک لەوانە ئێمە بووین دانیشتین و ڕێی ئێمەیان وەرگرت و خودی کشانەوەکەش بەشێک لەو کاردانە لە کشانەکەەوە بوو لە ڕێی ئێمەوە سەرچاوی گرت و بۆیە لەو ڕۆوە من کراوە ینی جۆرێک لە ڕاوێژکاری لە بینی ئێمە و لەو لایەنانە هەبوو بەڵێ زۆر سپاس بەنسبەت لایەنێکی تروتم قسە لەسەر لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێداوتم قسە لەسەر خوێندکار و چاوەڕوانیەکانی لە حکوومەت و دەسەڵاتداران لە ئێستادا هەموو خوێندکارانەی کە دەرچوون و تەخەڕوجیان کردو داوای دامەزراندن دەکەن هەموویان دەیانەوێت دابمەزرێن پێت وایە و تەنانەت دانەمەزراندن کارەساتی گەورەی وەکو سوتانی بڵین ئەو کچەی لێ دەکەوێتەوە مەبەستم سوتانی بەنازەوەی کە لە شاری هەولێر بەبوونیەوەی کە دانەمەزراوە وەکو خۆی لە ڤیددیۆکەدا گرتە ڤیددیۆەکە ئاماژەی پێدا کە دانەمەزراوە بۆیە لێرەدا تەواو بێ ئومێد بۆ خۆی سوتانەوە پێت وایە کێشەکە لە دانەمەزراندنە و کێشەکە بە دامەزراندن چارەسەر دەکرێت یاخود مەسلەی دامەزراندن و دانەمەزراندن و بەرزکردنەوەی دەنگ لەلایەن خوێندکارە دەرچووەکانەوە تەنها پەردەیەکە و لە پشتیەوە یعنی خەرمانێک لە معانات و کێشەی تر هەیە بەڵێ با لە حەدەسی جوانەمەرگ ئەو خاتونی کە 22 ساڵەکە و لێرەوە دەست پێ بکەین طبعا یەکێک لەو حاڵاتانی کە لای ئێمە زۆر سیر بوو ئەوە بوو کە هەردوای ئەو مەرگە ساتە گیان لە دەستدانی ئەو خوێندکارە بەڕێزەی هەولێر بەشێک لەلایەنەی بەتابەت سەرۆکی لیژنەی دامەزراندن لە پارێزگای هەولێر هاتە سەرخەوت و ئاماژەی بەوە کرد کەم کچە تا ئێستا هینی پڕ نەکردو فۆرمی پڕ نەکرد یعنی سەیرە دەسەڵاتێکە تەبێت لەم هێرێمە بە زمانی خۆت و بە لێدوانی خۆت و لە مەرگە ساتی خۆتە لە گیان هەڵانی خۆتە بڵێ من لەبەر ئەوە کۆتاییم بە ژیانی خۆم هێناوە و دوایین خاڵی ژیانی خۆم داناوە چونکە دانەمەزراوم چونکە ئیقتصادی خێزانەکەی من خراپە چونکە لە کولەمەرگیدا ئاژیم چونکە بەرپرسان و دەوڵەمەندانی ئەم وڵاتە لە هەستی هەژاران ناگەن هێشتا دەسەڵاتێکە بێ لە باتی ئەوەی بەدیل و ئەلتەرناتیڤی باش پێشکەش بکە بۆ ئەوەی بتوانن ئەم قەیرانە گەورەیە چارەسەر بکەن قسە لەسەرەوە بکەین دوای مردنی یەکێکیش قسە لەسەرەوە بکەن کە نەخێر ئەم مەوزوع هیچ پەیوەندی بەوە نەبەوە زۆر دوور نیە خەریبین کێشەی تریشی بۆ داتاشن بەڵام جەوهەری وەڵامی پرسیارەکەی تۆ ئەوەیە نەخێر من تەسەوەر ناکەم کێشەکار پەیوەندی بە دامەزراندنەوە هەبێ یەکێک لە مشکیلەکان کە لەم دوایمە لە حکوومەت هێرمی کوردستان مەسەلەن زۆر بینیومانە شاگەشکە ئەبن بە ئەرقام مەسەلەن ئەڵەن ئەم ساڵ لە خوێندنی 2010 بۆ 2011 ئەوە 1000 کەسە دامەزراوە لە کاتێک داگەیان لەو نەتیجەنەوە 1000 کەسە دامەزراندنی ئەوێ بەنمونە ئەم ساڵ 25000 خەڵک دامەزرێ لەم 25000 خەڵکی کە دامەزرێ چەندیان ئەو بەڕێزانن کە چەند ساڵە تەخەڕوجیان کردو خۆن بە دامەزراندنەوە بینن چەندیشانەوانە تازەکانن چەندیشن ئەو خەڵکە بێئیش و بێکارن بۆیە پێویستی بە پلان هەیە یعنی من پێم وایە لە حەدەسی خۆ سوتاندن و گیان لە دەستدانی ئەو خوێندکارە بەڕێزی هەولێرەوە حەق بوو سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان ڕاستەوخۆ بێتە سەرخەت ڕاستەوخۆ لە ڕێگەی وەزیری پلاندانان و وەزیری دارایی وەزیری کارباری کۆمەڵایەتیەوە قسەیەک لەسەرەوە بکەن ئەم قەیرانە بۆتە قەیران تەنانەت بۆتە دیاریدا زانی مەسەلەن ئەم هەموو حاڵەتی کە ئەم دوایە بینیمان خۆخنکاندنی خەڵک خۆکوشتنی خەڵک ئەمە پەیوەندی بە بێئومێدی گەنجانەوە هەیە یعنی تەمایەکی بە ژیان نەماوە
ئایا تۆ توانی قەنەعات بە من بکەی بڵێ ئەم هەموو بێتەمایی گەنجانەوە پەیوەندی بەوە نییە کە دەسەڵی بەرپرسا شتی وایە لە دنیادا بڵی دەسەڵ بەڵێ بەشێکی گەورە لەم بەرپرسیارەتێکەوەتە سەرشانی بۆیە وەختی ئەوەیە نەکەرکەرتی گشتی کەرتی تایبەتیش فعال بکرێ وەختی ئەوەیە دەوڵەمەند و بزنسمانەکانیش تۆزە دەستکراوە بکرێن بۆی بتوان ئەم خەڵکانە بگرنە خۆیان وەک کێشەی بێکاری کە قەیرانێکی گەورەی هەموو دنیا لە کوردستانی ڕەنگی داوەتەوە کاکە لێر دوا پرسیارمەکەم زۆر چکە ماوەی بەرنامەکەم تەواو بووە ئێستا لە زیادە دەڕۆین گەربێت و زۆر بە کورتی وەڵامم بیتەوە ئەو فاکتەرانە چینوا دەکەن جارێکی تر گروپی زانکۆ خوێندکارانی زانکۆی سلێمانی بێنە سەرجادە و خۆپیشاندان دەست پێ بکەنەوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە وەڵام من ئەوەیە گروپی زانکۆی سلێمانی و هەڵوێستەکانی گروپی زانکۆی سلێمانی پەیوەندی بۆ خوێندکردنەوە نوێ هەیەکەم ساڵێ دەزانکۆ خوێندکاران خۆیان بڕیارەدەن ڕاپرسیەکەن چ جۆرە چالاکیەکەن بەڵام زۆر گرنگتر لەوە ئەوەیە حکوومەت هێرێمی کوردستان کە ئیدارەکردنی خەڵکی لەسەر شانە ئەگەر هەوڵ نەدا باشترین شێوە خزمەتی خەڵکە ئەگەر ئیدارە پەرتەکانی جەماوەر بەیەکەوە یەک بگرن گۆڕینی حکوومەتێک پێم وایە لە گۆڕینی کراسێک ئاسانتر بەڵێ کاک لێر عەبدولخالق خوێندکاری زانکۆ چالاکوانی گروپی زانکۆی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتێ و ماندوومان کردی بینەرانی عەزیز تاوتێم ڕۆمان تایبەت بوو بە ڕووداوەکانی ئەم دوایەی هەرێمی کوردستان و مەسەلەی سکاڵا تۆمارکردن لەلایەن ئەفسەرێکی ئاسایش و لەلایەن خوێندکارانی زانکۆی سلێمانیەوە تا تاوتوێکی تر ماڵتان ئاوا و بەخواتان ئەسپێرم